زۆری دیکە بە خاتر شەهناجان تکیای بابەشک دیکە بە خاتر دخوات تکیای بابەشک من کوشە بە ناسوانێ من بێڕەبەتک من کوشە بە ناسوانێ من بێڕەبەتک ئەی سووتر نەسەر تارینێ ناسکۆڵە و نازەنینێ وەک من دیم کەس نەیبینێ بوێنەی مال میجوەکان بۆی وەرگەڕام لە دینێ کافر حاڵێم نابینێ نارنجولی مۆڵەکەم گەڵ پیستاڵێکن شەهین و شەهلا زۆر جوانێت کیژی ماڵێکن بانەوێران بێگوڵەکەم دووردا ئیمامان دابن بەبا ئیسمیلا دوولان ئێمامان سووتر نەسەر تارینێ ناسکۆڵە و نازەنینێ وەک من دیم کەس نەیبینێ بوێنەی مال میجوەکان بۆی وەرگەڕام لە دینێ کافر حاڵێم نابینێ بجن شعر كذا شعر زلف شعر بجن شعر كذا شعر غزير شعر برو شعرم دكان هرسك برو قر دبي واملي بي ما في قوم هيقور ايلمن كل أقوام برا خورچالان داناز $300 برا خورچالان داناز $300 قايدم كيتان دا بالله $200 indi chico chalar neynim $200 سوتر نسر تاريني ناسكولا ونا زنيني وقمن دمكس نيبيني بويني مال مجوكان بوي والقرام لديني كافر حالي ام نابيني La kurda dukku jumlatime şelondin ser ardime Ev dünya kurbuye ev dünya karbuye tangame Dengime nabin revşame nabine dünya alem Ser o gültüne dile شهر کردستان اجلان هواره گلی کرد هواره شهر کردستان دیله هواره گلی برا هواره ئێوە پێویستی ڕادیۆی دەنگی گەل دەبن. لەرکە بیسەرمانن سڵاوتان لە بێم کاتتان باش بەڕێزان بە یارمەتی هاوکارانم ڕووماڵێکی تایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقتان بۆکەین وەکو بۆ خۆتان دەزانن کە ئەمڕۆ دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە دەچێت بۆ کوردیش ڕۆژێکی گرنگ و مێژوویە بە تایبەتی بۆ ناوچە دابڕێنراوەکان بۆ ناوچەکانی مادەی 140 لەگەڵمان بمێنەوە تاوکونێک کۆتایی ئەم ڕووماڵە تایبەتە با بزانێکین ڕێژەی بەشداریکردن بە تایبەتی لە ناوچە کوردیەکان لە چه ئاستێکدا دوایین زانیاریەکان لە ڕێگەی پامنەرەکانمانەوە چی دەبێ بمێننەوە لەگەڵمان.
کاتژمێر حوتی سەربەیانی ئەمڕۆ دەنگدانی گشتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەستی پێکردو و بنکەکانی دەنگدان بەڕووی زیاتر لە 15 ملیۆن دەنگ دەردا کراوەتەوە. ئەمڕۆ دووشەممە دەنگدانی گشتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەستی پێکردووە 15 ملیۆن و 108,135 دەنگدەر دەچنە سەر سندوقەکانی دەنگدان. لای خۆشیەوە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەاندووە پێویستە دەنگدەر لە ڕۆژی دەنگداندا ڕەگەزنامە یان کارتی نیشتیمانی لەگەڵ کارتی دەنگدەردا پێبێ تاوەکو بتوانێت دەنگ بدە. درەنگانێکی شەوی ڕابردووش قەیس محەممەد داوی جێگیری فەرماندەی ئۆپراسیۆن ناوبەشەکان و سەرۆکی لیژنەی باڵای ئاسایش بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ سەرجەم هێزانمنیەکان کۆبوو و ڕایگەاندووە هەموو ئامادەکاریە کراوە تاوەکو هەڵبژاردنەکانی ئەمڕۆ بە ئارامی و بەبێ هیچ گرفتێک بەڕێوە بچێت. پێشتریش لە ژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک باسی لەوە کردووە دەنگی تایبەت بەبێ تۆمارکردنی هیچ سەرپێچێک بەڕێوە چوە و تەواوی هێزەکان توانیویانە بەشداری پرۆسەی دەنگدانکەن بە گوتەی قەیس محەممەد داوی. ئەمەژەی بۆش کردووە هیچ کێشێک لە ناوەندەکانی دەنگدان و تۆماری دەنگدەران دروست نەبووە کە پرۆسەی دەنگدان پەک بخە و دەڵێ بە گوێرەی ئەو پلانەی کە هەیە بە هەمانگێزەکانی عێراق لە پێناو بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان بەبێ هیچ کێشێ و بنکە و ناوەندەکانی دەنگدان دەپارێزرێ. دەچینە شنگال ڕاستەوخۆ ئیبراهیم ئێزیدی ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ دوای زانیاریمان دەداتێ. ئیبراهیم بەیانیت باش پێمان بڵێ پرۆسەکە چۆن لە شنگال بەڕێوە دەچێ؟ دەم باش ژوخە ئێرۆ ساعت هەفتاندا هەڵبژاردنین ئەنجومەنین پارێزگای عێراقی دەست پێ کرد. خەڵکی شنگالیژی ji danê sihارê ve ji bo hilbijartina nûnerê xwe li encûmenên parêzgeha Neynewayê diçine ser sindoqa. Saziyên Şingalê rêveberiya Xweser jî bi hemû hêza xwe bi vê xelkê re dibine alîkar taybetî aliyê hatin û çûnê de. ji ber gelek ji wê xelkê hene ku cihê wanê dengdanê dûrin ji ber wekê jî taybetî bi rêya meclisên gel rêveberiya Xweser wî xelkê digihîne cihê wan ji bo dengdanê hetanekî niha di Şingalê bi aramî dengdan bi rêve çê proseya dengdanê bi rêve çê tu pizgirêk ten hede nekentîne tîne li yek ji navendên Xanesorê yek ji amirên dengdanê ji bo 5 û 4 deqîqa hatibû sekirandin ve ew jî hate çareserkirin bi giştî niha li Şingalê baş hilbijartin bi rêve çê li gorî agehiyan li Şingalê heştî û yek navendên cuda yan jî medresa hene ji bo dengdanê divan medresa de jî 146 wîstgeh em wisa bêjin lê dengdanê hene hejmara xelkê ku mafê wan heye de dengdanê de 120,000 derbaz dike taybetî xelkê Şingalê di nava vê hejmarê de jî koçberên êzidî ku li Başûrê Kurdistanê bûn di dengdana taybet de dengê xwe bikar anîn û hejmara wan jî 5 û 4,000 kes bûn. Wekû dijî bi giştî niha li Şingalê hilbijartin bi vî awayî birê. باشە ڕێژەی دەنگدان ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە چه ئاستێکدا باز لەوە دەکرا کە بەتابەتی لە قەزای شێخان ببوورە ڕێژەی بەشداریکردن کەمە تا چەندەم زانیاریە دروستە. Yani betir em karin bahsa Şingalê bikin. Şingal hetanekî niha li gorî şopandinên me yek ji cihên ku herî zêde diçe ser sindoqê dengdanê Şingal e ji ber wekê jî em bi xwe jî dişopînin bi rastî hejmareka zêde xelkê taybetî divan saeta de berê xwe dine ser sindoqê dengdanê û gel bi girseyî bi coş diçin dengê xwe bikatînin li gor hilbijartinên derbasbûyî jî beşdarbûna xelkê niha gelekî baş e belê. باشە پەیامی شنگالەکان چیە لەم ڕۆژەدا؟ bi rastêkêm bahsa peyman bikin di rojên propagandê de her kesî peyama xwe da ji bo Şingalê ji bo hilbijartina nûnerê rastexîne ê xelkê Şingalê ji ber xelkê Şingalê divê baharî debû ku hetanekî niha nûnerê xwe rastexîne nikarîbûn bi ser bêxin ji ber wekê jî divê baharî de ne ku nûnerê rastîn evî xelkî divan hilbijartina de bi ser bikeve. باشە بۆ پرۆسەی دەنگدانی تایبەت کە لە ڕۆژی 16 مانگە بەڕێوە چوو دو ڕۆژ پێشی سە باڵایانە چوو بێتم هەروواکە بەڵێ ڕێژەی ینی ئەوەندەی دەنگەکان یەکلایی کراوەتەوانە لە چه ئاستێکدا بوو بۆ شنگال؟ ئیبراهیم گوێ لێمە؟
ئیبراهیم باوەڕەکەم پەیوەندەکەی بچرابێ ئیبراهیم ئێزیدی لە شنگالۆ بەڵێ پەیوەندەکەی بچراو بە هەر حاڵ سوپاس بۆ زانێرەکانی کە لەگەڵمان بوو بەڕێزان وەکو باسم کرد کە ئەمڕۆ لە کاتژمێر حوتی سەر لە بەیانیەوە دەنگدانی گشتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەستی پێکردووە بنکەکانی دەنگدان بەڕووی زیاتر لە 15 ملیۆن دەنگ دەرکراوەتەوە بەڕێوەبەری ڕاهێنان و ڕێکارەکان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەڵێ لە ماوەی 24 کاتژمێردا ئەنجامی دەنگدانی گشتی و تایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕادەگەێنرێ داود سەلمان بەڕێوەبەری ڕێکار و ڕاهێنان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئاماژەی بۆ کردووە هەڵبژاردنەکە بێگەر دەبێ هیچ کێشێکی تێدا نابێ کامێراکانی چاودێری بە باشی کاریان کردووە چەندین کاتژمێر بەبێ کارەبا کاری کردووە و داود سەلمان جەختی لەو کردوەوە لە پرۆسەی دەنگدانی تایبەت بە شتارێکی چالاک هەبووە بەراورد بە ساڵانی پێشوو بەڕێوەبەری ڕاهێنان و ڕێکارەکانی کۆمیسیۆن ئاشکراشی کردووە لە ماوەی 24 کاتژمێردا ئەنجامی پرۆسەی دەنگدان بڵاو دەکەنەوە هەر کەسێک لە هەر پۆستێکدا بێ بەبێ کارتی بایۆمەتری ناتوانێ دەنگ بدە و هاوکات کەمێک پێش ئێستا بەرپرسی دەستگای هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان دڵنیایی داوەتە کوردانی کەرکووک و دەڵێ بە دڵنیا پۆستی داتوی پارێزگار بۆ کورد دەبێ کە ئەمە یەکێک بوو لەو مەرجانەی کە نەتوانران بە یەک لیست بەشدار بن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا چونکە پارتی دموکراتی کوردستان کردبووی بە مەرج بۆی کە پۆستی پارێزگاری کەرکووک بۆ ئەو بێ هەر ئەمەش بۆ هۆکار بۆ ئەوەی کە فرەلیسی بەردەوام بێت لە کەرکووک دەمێنینەوە دەچینە لای ڕۆژنامەنووس شاهۆ عەبدوڵڵا لەگەڵمان دەبێ کاک شاهۆ سڵاوت لێبێ بەیانێک باش شاهۆ لەیەکێ لە بنکەکانی دەنگدانە لە گەڕەکی ئیسکان لە کەرکووک شاهۆ دێمەلا تۆ بزانێکین ڕێژەی بەشداریکردنی دەنگدان هاوڵاتیان لە کەرکووکدا لە چه ئاستێکدا و پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت سڵاو لێ و سڵاو لە بینەرانی دەنگی گەل بەڕاستیە تاو پێسە ئامارێکیان بڵاو نەکردوێتەوە چکە کاتژمێر 12 داناوە بۆ ئەوەی کە ئامارەکە بڵاو بگرێتەوە کە چەند هاوڵاتی دەنگی داوە یا ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان بۆ دەنگدان چەندە بەڵام من سەرەتا دەمەوێت شتێکی گشتی باز بکەم وەکو هاوڵاتی لێرە لەم خوێننگایی کە من لێم ئەم خوێنگایە زۆر قەرەباڵغە لە ڕاستیە هێندە قەرەباڵغە لە بۆنەیەکی ئاهەنگ دەچێت هەموو بە جلوبەرگی کوردیەوە دێن بەشداری گەر لێرە زۆر باشە ئەوەی کە تەبینەیەکێت بەشدارەکە باشە لە ئاستێکی باشە هەیە بەڵام وەکو ئامارێکی فەرمی کە لەلایەن خودی بەرپرسانی ئەو بنکەیەوە بڵاو بکرێتەوە کاتژمێر 12 داناوە بۆی ئاماری ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان بۆ ئەوەی بڵاوکەنەوە بۆ کەناڵەکانی ڕاگەاندنیان ئامادەی دەکەنەوە کاتە باشە شاهۆ کێشە لە ئامارەکە نیە کە ئێستا بڵاو ببێتەوە یان کاتژمێرەکانی داات و بەڵام وەکو ڕۆژنامەنووسێک ئەتوانی کە ئەزمموی ئەوە بکەی کە ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە چه ئاستێکدا بەتابەتی کورد لەو شوێنەی کە تۆی لیت ئەوانەی کە دێن کە بە زمانی کوردی قساکەن ینی هەڵوێستیان چی دەڵێن لەبارەی ئەمڕۆوە لە ڕاستیە ئەگەر هەروەکو لە پێشترە ئەوەم باس کرد کە وەکو هاوڵاتی کە بەشداریەکە لەیرە ڕێژەکە ئەوەندە زۆرە لە بۆنەیەک لە ئاهەنگێک دەچێت تەنیا بۆم بنکەوە یا بەگشتی بۆ کەرکووک هەمووی وایە لە ڕاستیەوەی کە پرسیارمان کردووە لێرە کێبڕکێکە لە کەرکووک مەبەستمە بە شێوەیەکی گشتی کێبڕگەکە بەهێزە بەنێوان چەند هاوپەیمانیەتە بەڵام لێرە هاوڵاتیانی کورد باسەوە دەکەن لە دوای ئەنجامدانی ڕفراندۆمەوە گەلی کورد لێرە ڕوبەڕووی چەندین کێشەی گەورە بووەتەوە لە زەویزاری لە مەسەلەی تعریفکردنی ترسی لە کۆمەڵێ بابەتی نەتەوەی نیشتیمانی هەیە بۆیە لێرە کێبڕکێکە بەهێزترە و بەشداریکردنیش لە ئاستێکی بەرزایە ئەوەی کە تێبینی دەکرێت مەبەستمەوە وەکو هاوڵاتیان لێرە ڕێژەیەکی زۆر باش هاوڵاتی دێت دەنگی خۆی دێتات جلوبەرگی کوردیان لەبەر کردووە زۆر جار بە خێزانەوە دێن مناڵەکان لەگەڵ خۆیانە دێنن جۆرێک لە جۆرەکان هەروەکو وتم لە پرۆسەیەکی دەنگدان ناچێت بەڵکو لە شێوەیەک ئاهەنگێک دەچێت باشە ئەگەر لەگەڵم بمێنیتەوە کاک شاهۆ نامەوێت تەلەفۆنەکە داخیتەوە لەبەرەوەی پێم خۆشە هەم زانیاریەکانی تۆ لەگەڵ میوانەکەم جومعەکەریم بەش بکەم بۆ ئەوەی بتوانین زۆر زیاتر گفتوگۆ بکەین ئەگەر لەگەڵم بمێنیتەوە زۆر سپاس دەکەم دەچینە لای کاک جومعەکەریم
لە سلێمانیە ببوورە لە باشووری کوردستان و لەگەڵمان دەبێت کاک جومعە سڵاوت لەبێ ئەم کاتت باش ئەگەر گوێت لە قسەکانی ڕۆژنامەوان کاک شاهۆ بوو بێ باس لەوە دەکا کە ئەمڕۆ بۆ کوردانی کەرکووک بە جۆرێک وەکو جەژن وایە بەپێی قسەکانی ئەو بێ ئەم ڕێژە بەشداریکردنی هاوڵاتیانی کورد لە کەرکووکدا جێگەی دڵخۆشیە؟ سڵاو لە ئێوە و لە هەموو گوێگرانی ڕادیۆی گەل و بەڕێز شاو عەبدوڵڵا و تەواوی گەلی کورد بەڵێ گوێم لێگرت سوپاستانەکەین ڕاستە بۆ ئەم جارەی هەڵبژاردننی ئەم جارە لەگەڵ ئەوانەی تر زۆر جیاوازیە بینین چونکە ڕەوشی کەرکووک زۆر جیاوازە لەگەڵ پێش 16 ئۆکتۆبەر و بە ئەو ساڵانەی ڕابردوویش قەیرانێک کاتە ئاراوە لە کەرکووک قەیرانێکی هەم سیاسی هەم دیموکراسی هەم تا ڕادەی شنەتەوەیی چونکە لە دوای 16 ئۆکتۆبەر 2017 هاوسەنگی هێز و هاوسەنگی مەسالە دیموکراسیەکان و هەموو ئەمانە لاسەنگ بوو بۆ لایەنێکی دیاریکراو و ئەو لایەنانی تری کوردستان ئەو لایەنێتی خەڵکی کەرکووک بەگشتی بابڕێ نەختەنیا کورد وەکو پێویست ممارەسەی حەقی خۆیان نەکرد لە ڕووی ئیدارەدانەوە لە ڕووی مافەوە لە ڕووی ئەو شتانەتی ژیانەوە بۆیە ئێمە هەم بۆ هەموو تەبگەری ئازادی هەموو کوردێک داوا لە هەموو کوردێکی بە شەرەفەکەین لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان بە هەمووی لە خانەقینەوە بگرە تاگ و شەنگان دروست خورمات و داقۆق مەخمور ئەمانە هەموو کورد بە داواکەین بە جۆش خۆشێکی زۆرە بچن ئەو مافی خۆیان ئەو حەقی خۆیان پێک دێنن کە دەنگدانە لەسەر وەقای دەنگدان و دەنگ بدەن ئەو کاندیدەیکەوە خۆیان دایان ناوە مێشکیانایە و ئەو کاندیدەی زیاتر داواکەوە خزمەت بە گەل و نەتەوەکە کات و خزمەت بە پرۆسی دیموکراسیەکە لەو ناوچانە و خزمەت بەواکە بتوانێت ئەمن و استقرارێک لەو ناوچانە دروستکە و هاوسەنگیەکی دروستکات لە ناوچەی جێناکۆکەکان باشە ینی چۆن کوردڵی ڕەش و سپیلەیەک بکەنەوە چون مێژوویەکەیە لە باشووری کوردستانە کار و خەباتی ئەو لایەنانە و ئەو حزبانە و کێ لەگەڵکیایە و مەسەن ڕیفراندۆم چی کرد چی نەکرد دەرەنجامەکەی دوای ڕیفراندۆمیان ئەو چەند ساڵی شەڕی داعش و ئەمانە هەموو لەبەر چاو بگیرێت و پێم وایە ئەم جارە گەلی کورد لە شوێنەکان تریش ئەو هەواڵانەی بە ئێماگات دووست خورمات و خانەقین خەڵک باش خۆی ئامادە کرد و بچۆ دەنگ بدات ئەم هەڵبژاردنە. باشە کاک جومعە ئەم بۆچوونانی تۆ پێم خۆشە بیدەمەوە بە شاهۆ عەبدوڵڵا لە کەرکووکەوە. کاک شاهۆ دێمەوە لای تۆ جارێکی دیکە جومە کەریم دەسەی بەڕێوەبەری تەبگەری ئازادی لە گەرمیانە باس لەوە دەکا کە گوێت لە قسەکانی بوو بۆ خۆت کە دڵخۆشیە کە ئەو ڕێژە زۆرێک کە خەڵک بەشدارە بێ ئەمڕۆ لە پرۆسەی دەنگدانە تاوکو ئێستا هیچ کێشەیەک دروست نەبوو بۆ هاوڵاتیان بەتایبەتی لە مەسەلەی بایۆمەتری کارتی نیشتیمانی یاخود هیچ ساختەکاریەک هەتا ئێستا هیچ کێشەیەک دروست نەبوو بۆ هاوڵاتیان؟ ئەوەی کە ئێمە وەکو زانیاری وەرمانگرتووە تاوەکو توێنێ شەو ینی درنگانێکی شەو ئەوانەی کارتی بایۆمەتریان وەرنەگرتبوو یانوەری کارتی دەنگدانیان وەرنەگرتبووە ینی تا درنگانێکی شەو لە بنکەیەکە ئەو کارتانیان ئەدایەوە بە هاوڵاتیان بەڵام ئێمە سەر لە بەیانەکەی نزیک کاتژمێر حەوت کە بنکەکانی دەنگدان کراونەتەوە بۆ هاوڵاتیان بۆی دەنگ بدەن هەندێک پرسیارمانکردن هەندێک لە ئامێرەکان بۆ نزیکەی 10 خولەک یان نزیکەی 15 خولەکێک هەندێک لە ئامێرەکان وەستاوێکێک لەو بنکانەی کە بەداخەوە ناوەکەی پێ نەوچین بەڵام ئەوەی کە بەدەدا چوومان کردووە نزیکەی 30 ئامێر لەو ئامێرانە بۆ نزیکەی 10 خولەک تاوەکو نزیکەی 15 خولەک ئامێر وەستاون بەڵام دوایی چارەسەر کراون. ئەوەی کۆمیسیۆن باسی لەوە کردبوو کە ئامێری دیکەیان هەیە دێکیان هەیە ڕاستە ئەمە وتەبێژەکەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کەرکووک باسی لەوە کردبوو کە ئامێری یەدەکیان هەیە لە هەر حاڵەتێکدا. بەڵێ ئامێری یەدەکێ لەو حاڵەتانە کە ئامێرێک لە کار وەستایان ئامێرێکیشی نەکرد ئامێرێکی تر جێگرەوەی بۆ دائەنرێت و تاوەکو ئێستا کێشەیەکی لەو شێوە نەهاتووە پێشەوەی کە ئێمە پرسیارمان کردووە بەدەدا چوومان کردو ڕووسینێتە ناو خودی وێزگەکانی ئەم بنکەی کە ئێمە لێرەین تاوەکو ئێستا کێشەیەکی لەو شێوە نەهاتووە پێشوە باشە نوێنەری پارتە سیاسیەکان لێرە لە بنکەکانی دەنگدان بوونیان هەیە و ڕێگە بۆدەن کەناڵەکانی ڕاگەاندن ڕووماڵی ئەو وێزگانە بکەن تاوەکو ئێستا ڕەوشەکە بەم شێوازەیە. من گوێم لە دەنگی گۆرانی و هەڵپارکێ و ئەم شتانە بێ پێم خۆشە بە دەنگ وێنەیەکی ئەو قەرەباڵخەی چواردەوردمان بۆ بگوێزیتەوە کاک شاهۆ.
ئێمە سەرەتا کە هاتینە ئێرە نزیک کاتژمێر 7 هاتینە ئێرە بە چەند دقەیەک دوایەوە کە تێپەڕی چەند هاوڵاتێک هاتن بە دەهۆڵ و زۆرنا ینی تاوەکو ئێستاش لێرە بەردەوامە هەروەکو پێشتریش وتم بەشداریگەل لەم خوێننگەیە زۆرە ینی جۆرێک لە جۆرەکان لە ئاهەنگێک دەچێت وەکو خۆتان لە گوێتان لێ بێت لە پێشەوەی بنکەی دەنگدانەکە جێگەیەکەیە کە وەکو بڵێ شوورەیەکی بۆ کراوە بۆی هاوڵاتیان بێنەژبرەوە بەڵام لە دەرەوەی ئەو شوورایی کە بۆی دروستکراوە خەڵک لەوێ کۆبووەوە و هەڵ دەپەڕێت گۆرانی دەڵێن وە بانگەواز دەکەن بۆی خەڵک دێت دەنگ بدات دەرەکوتم پرسەکە لێرە شاهۆ ئەتوانی پێمان بڵێ ئەو هاوڵاتیانەی کە دێنە دەرەوە دەنگ دەدەن زۆرتر ینی ڕەنگە حەقی من نەبێکم پرسەشکەم بەڵام دیسانەوە دەپرسم دەنگ بە کاملی سوولایان دەدەن ئەوەی تێبینی دەکرێت ئێمە پرسیار دەکەین و هەندێک جار بە ڕنگ و بە جلوبەرگیان ئەوە دەرەکەوێتە نزیکایەتیان لەگەڵ چ لایەنەکەی ئەوەی ئێمە تێبینی دەکەین و هەندێک جار پرسیار دەکەین وەک ئەوەی ناکە دەنگ بەکێ دەدەی یان جۆرێک لە جۆرەکان پرسیاری ڕۆژنامەوانیان لێ دەکەین بۆی وەکو تێبینی وەریگرین و بۆ بەڕێستان وە بۆ کەناڵە ڕاگەاندانی کە ئێمە لێرین یان داوای بە دۆدا چوون ئەکەن بۆ ئەوەی بزانین هاوڵاتیان دەنگ بە چ لایەنێک دەدەن یان نزیکایەتیان لەگەڵ چ لایەنێکی ئەوە ڕاستی تێبینی دەکرێت لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە زۆرینەی ئەوەی کە تێبینیەکەین پشتێکی زۆری لە هاوڵاتیان دەنگیان بۆ ئەو لایەنە بێت بۆ وەکو ئەو لیستە زۆر باشە لەگەڵم بمێنەرەوە چونکە دەمەوێت دواتر بێم وڵات لەسەرەوە مۆرەی کە بەکار دێنرێ ئەمڕۆ لەم پرۆسەیە هەندێک پرسیارم هەیە دەچمۆ لای کاک جومعە کەریم دەسێ بەڕێبەری تەبگەری ئازادی لە گەربیان کاک جومعە ببوورە بۆی کە لەسەر خەت هێشتمیتەوە بەڵام پێم خۆش بۆم زانیاریانەی کە لە کەرکووکەوە دێ لەگەڵ جەناب و بیسەرانە بەشی بکەم کاک شاهۆ باس لەوە دەکا کە لیستی هاوپەیمانی زۆرترین ینی بڵین جەماوەری هەیە لە ناو کەرکووکەوە خەڵکی ناو کەرکووکیش بۆ خۆت دەزانی کە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا بە تایبەتی گلەی و گازندەیەکی زۆریان هەبوو لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی و کێشانێک کە لە ڕووی سیاسی و تووشیان هەبوو هێنانی دەنگی کورد لە کەرکووکدا ئەتوانین بڵین دانانەوەی پارێزگارێکی کورد لە کەرکووکدا چارەسەر دەکام کێشەی کە هەیە هەروەکوی پارتی کردبووی بەمەرج بۆ ئەم هەڵبژارنەبووی کە بە یەک لیست بەشدار بن ڕاستی ئێمەش خۆشحاڵین بەو زانە داتایانێکەوە کاکشاوە پیمانی گەیاند خۆشحاڵین کەەوە ڕێژێکەوە باش کورد دەنگەداتەوە بۆ خۆی کارێکی باشە گەلی کوردێکا لە کارێکی باشە کوردی کات لە کەرکووک و داواکەین خەڵ زیاتر بڕاتە سەر سونوقەکانی دەنگدان بە هەموو ڕەنگەکانیەوە تەبعاً و ئەگەر لایەنێکیش دەنگی زیاتر بێن و کورد دەنگی زیاتر بێنێ بە تایبەت لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە پێمان باشترە و دڵنیاین ئەکەوا بێت ینی ناڵین بە دانانی گوێتان لێمە بەڵێ کاک جومعە ئێمە ناڵێن بە دانانی پارێزگارێکی تر هەموو گرفت و کێشەکانی کەرکووک چارەسەرە بێ بەڵام ینی ببێتە هەنگاوێک بۆی زۆرترین یان نیوەی ئەو گرفتانەی چارەسەر بێ بۆ ئایندەیەکی تر و گرفتانی چارەسەر بێت چونکە گرفتی کەرکووک تەنیا گرفتی شارێک نییە گرفتی هەم کوردە هەم عەرەبە هەم تورکمانە هەم شیعەیە هەم سوننی و تەنانەت یەزەنی و دەوڵەتەکانیش لە کەرکووکە حساباتی خۆیانەیە بۆیە ئەگەر هیچ نەبێ هەنگاوێکیش بێت بۆی ئەو هەلاسەنگی کەوا 6 ساڵە هەیە لە کەرکووکەوە ئەو عەقڵیەتەی کەرکووک ئەبا بەڕێوە بگۆڕێت و عەقڵێتێکی دیموکراتی تر و عەقڵێتێکەوە هەموو نەتەوەکان قبول بکات و عەقڵێتێک هەنگاوێک بنێ بۆ چارەسەری گرفتەکانی کەرکووک و هەموو تەواوی ناوچەکانی مادەی 140 کێشە لەسەرەکان هیوادارم لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە دەنگێکی باش بێنێ و بتوانن پارێزگا هەڵبژێرن وە بۆ ئایندەیش بتوانن دەسەڵاتێک وایان بەڕێوەبەرێکی وا بتەن خزمەت بە هەموو چین و توێژەکانی کەرکووک و نەتەوەکانی تریش بکەن ئەم هەڵبژارنە پێ دوای هیچ گۆڕانکارێک دروستکە بە تایبەتی هەروەکو ئاماژەم پێدا بۆ ئەو 6 ساڵی پێشووتر کە کێشێکی زۆر هەبووە ینی ڕەنگە تەنیا قسە لەسەر 6 ساڵ نەبێت کەرکووک هەمیشە جێگەی ململانەی زۆربەی حزب و لایەنە سیاسیەکان بووە بەڵێ ڕاستە کەرکووک خۆتانزانن هەموو کەسان لە 2005ەوە تایسا ئەو هەڵبژاردننی تا ئێستا هەڵبژاردننی پارێزگاکان نەکراوە ئەوە حساس بووە یعنی کێشەی لەسەر بووە ئەو شتانە لە دوای ڕۆخانی ڕێمی سەدام حوسێن ئەمە دووەم جارە ئەم هەڵبژاردنەکە دوای 20 ساڵ ینی بۆیە زۆر گرنگە ئەم گۆڕان هەڵبژاردنەوە و ئەو گۆڕانکارانی گەوا لەگەڵ خۆیان ئەیهێنێت تەواخواکەین تا ڕادەیەکی باش هەندێک گۆڕانکاری لە کەرکووک بکرێت
زۆر باشە. کاک جومعە، من ئەم پرسیارم ئەم چەند ڕۆژە بە بەردەوامی کردووە چونکە پێم خۆشە وەڵامی زۆر جیاواز وەربگرم لەسەرەمە. بە تەنیا کەرکووک ئەوەندە گرنگە یاخود خانەقین، شەنگال، حەمدانیە، ئەمانەش هێنانی دەنگی کورد لەم شوێنانەش گرنگە؟ ڕاستە، ناقەت ناڵیم تەنیا کەرکووک. ڕاستە کەرکووک وەکو قەبارە و زۆری و خەڵکی و هێز و ئەو قورسەنگی قوقەیەک هەم لە عێراقایەتی هەم لە پێگەی نێودەوڵەتیەکەیە هەیەتی، بەڵام شارەکانی تری خانەقین و دووسخورمات و شەنگال هەمووی بۆ کورد گرنگە و بۆ پرۆسی دیموکراسی لە عێراقا گرنگە، چونکە هەرێکە و گرێدراوی پارێزگایەکی عێراقیە وەتوانێت لە ئەو دەسەڵاتە یان ئەو بەڕێوەبەرە مەحەلیەی کەوا لە شارەکان خۆیان هەیە خزمەت بکەن و ئالوگۆڕی سیاسی بکەن و دەرەنجام نەتیجەش بگۆڕن. دنیایەک سوپاس دەکەم. جوما کەریم دەسێ بەڕێوەبەری تەفگەری ئازادی لە گەرمان. سوپاس بۆ جەنابەت کە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوەش. دەچمەوە کەرکووک جارێکی دیکە بۆ لای شاهۆ. کاک شاهۆ، پێمان بڵێ ئەو مۆرەی کە ئەمڕۆ لەم پرۆسیا بەکاردێ ساڵانی پێشوو کاتێککە هەڵبژاردنەکرێ هەم بۆ پەرلەمانی کوردستان هەم بۆ عێراق، ینی زۆر زانیاریانەدا لەسەر ئەو جۆری مۆرەی کە بەکاردێ بۆ هاوڵاتیان هەتاوکوێ مەجای ئەوە نەبێ کە ساختەکاری تیا بکرێ. هیچ زانیارێکتان دەست کەوتووە و ڕۆژنامەوانێ لە بەدواداچوونەکانتان بەرەهمێنانی کوێ بۆ ئەم مۆرە تا چەند باوەڕ پێکراوە بۆی کە لە ڕێگەی بەکارهێنانی چەندین مادەوە کاڵ نەکرێتەوە بۆی کە مەجای ساختەکاری تێدا هەبێ؟ بەڵێ ئەوەی کە ئێمە پرسیارمان کردووە و تەبێژی کۆمیسیۆن لێرە هەیە چەند خەڵکی پێش ئێستا گفتوگویەکمان لەگەڵا کرد. ئەگەر هەر کێشێک هاتە پێش ئێمە لەو ئامارەی کە لە کاتژمێر 12 بڵاوی دەکەینەوە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنی باز دەکەین، بەڵام بەپێی ئەو بەدواداچوونەی کە کردومانەوە پرسیارمان کردو لە سەریتاوە پێسا کێشەیەکی لەو شێوازە نەهاتوتە پێشووە. ئەو پرسیارشمان کردو ئایا کوالەتی ئەم وەرانە ئامێرانە چۆنن، ئەوەی کە بە ئێمە وتراوە هەوڵدراوە کوالەتی ساڵ بە ساڵ کوالەتی باشتر بکرێت، یعنی بۆ ئەوەی ساختەکاری ڕوو نەدات. وە پرسیاریشمان کردو کە ژمارەی ئامێرەکانی ژماردن و ڕێزکردن و لێکۆڵینەوە تەنانەت ناردنیش نزیکەی 4410 ئامێرن و ئەو سندوقانەشی بۆ دەنگداندانراون نزیکەی 10662 سندوقدانراون لە کەرکووک. بەڵام ئەوەی کە ئێمە پرسیارمان کردووە بە پێی وتەی خۆیان کە بە ئێمە وتراوەکو ڕۆژنامەنووس تاوەکو ئێستا کێشەیەک نهاتوتە پێشوە لە کاتژمێر 12 ئەو ئامارەی کە بڵاوی دەکەینەوە گەر دەرفەت هەبوو یا توانیتان گفتوگۆی لەسەرکەنەوە کاتە دەتوانین زانیاری باشترتان بدەین. وەڵا سوپاس دەکەین کاک شاهۆ. کاک شاهۆ، پێم خۆشە پێمان بڵێ ئەمڕۆ لەو بنکەی کە تۆ لێبووی کام یەک لە پامی لایەنە سیاسیەکان بە تایبەتی لەوێت چی بۆ ئەوانەی کە هاتوون کێ بوون هاتوونەتەوێت دەنگیاندا و چ پامێکیان هەبووە؟ لە ڕاستیدا بەشێک لەو هاوڵاتیانەی کە هاتوونە دەرەوە بۆ ئەم بنکەی کە من لێم هاوڵاتێک هاتوو بە تەمەنترین هاوڵاتی بووە لە کەرکووک کە دەنگی داوە. باشە گفتوگۆیان لەگەڵ کردو قسەیان لەگەڵ کردو بانگەوازی ئەوە بووە کە هاوڵاتیان بێن بەشداری دەنگدان بکەن مافێکی سەرەتایی خۆتانە عەقڵی خۆتانە پێویستەکە بێن وە جیاواز لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان کە چەندین کێشە و قەیران ڕوبەڕووی بۆتەوە. بەڵام لێرە پرسێکی دیکە هەیە کە بەرزترە لە پرسەکانی دیکەویش پرسی نەتەوەی ئێمەیە، پرسی خاکی ئێمەیەوە. هەر وەکو چۆن پرسیارە کرد لە بەڕێز جماکەریم کە باسیەوە کرد ناوچەکانی دیکە گرنگە، بڵێ ناوچەکانی دیکە زۆر گرنگن. ئێمە کە باس لە کەرکووک دەکەین کەرکووک بە گشتی باس دەکەین، باز لە پارێزگای مووسڵ دەکەین، باز لە هەموو پارێزگای مووسڵ دەکەین، تەنها چەقی شارەکە باس ناکەین، کە باس لە دیالە دەکەین کە بەشێک لە ڕووی ئیداریەوە خانەکەین و سەنجەکەیەکی تر خراوەتە سەری و لە گۆڕانکاری ساڵانی ڕابردوو سەردەمی ڕژێمی باسدا. ئەمە تەنها ئەمە قسە لەسەر خودی ناوەندی ئەو پارێزگایە ناکەین، بەڵکو لەسەر کۆی پرۆسەکە دەیکەین. و بۆیە لە زۆربەی و هاوڵاتیانەی کە هاتوونتە دەرەوە و داوایان کردووە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کە زۆربەیان بەڕاستەوخۆیی دیمەنەکان دەگوازنەوە داوایان کردووە کە هاوڵاتیانی کورد بێن دەنگەکانیان بدەن بۆی ئەو مافەی خۆیان بەکاربێنن بۆی لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە توانە و هێزێک بداتە گەلی کورد بۆەوەی
لە بەشداری پرۆسی سیاسیە هەنگاوی باشتر بچێتە پێشەر وەکووتم لێرە پرسێکەیە پەیوەندی بە پرسی خاکەوە هەیەەوە ئەم هەڵبژارنە جیاوازە هەڵبژاردنەکانی دیکە لە خودی کەرکوبدا لە سەروی 15 ساڵەوە تاوە پێشە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکراوە لە دوای ڕفراندۆمیشەوە گەلی کورد 51 لە سەدای خاکی پاشووری کوردستانی لەدەستداوە بۆیە ئەم هەڵبژاردنە جیاوازە هەڵبژاردنەکانی تر جۆرێک لە جۆرەکان جۆش و خۆشێکی زیاتری پێوە دیارەوە ئێستا من کە قسە لەگەڵ بەرەستاندا دەکەم و گوێتان لە من دەبێ هاوڵاتیان پۆل دێن و زۆربەیان جلی کوردیان لەبەرە و زۆر جار هاوڵاتیان هاتوون کە هێندە تەمەنیان زۆرە کە زۆر جار بە بەرکورسی هێناویانن بۆ ئەوەی کە ئینکەن بۆەوەی کە دەنگ بدەن یانەوەیە ڕۆشتن تەژێرباڵی بە بۆچانەوە هاتوون بۆ ئەمە دیمەنێکە کە دیمەنێکی دڵخۆشکەرە بەڕاستی بۆ هاوڵاتیانی ئەم ناوچەیە کە دەیانەوێت بەشداری پرۆسی سیاسی بکەن و هەنگاوێکی باشتر بچنە پێش لە پرسی نەتەوەی پرسی خازە بینین ئەو دیمەنانە بۆ تۆ وەکو ڕۆژنامەنووسێک وەکو هاوڵاتیەکی کورد لە ناو کەرکووکدا وەکو باسیەکەی زۆر دڵخۆشکەرە بەڵام بۆ ئێمە لەم غوربەت و غەریبیە کە گوێمان لەو قسانە بێ پڕە لە وزەبەخشی بۆ هەمومان چەندین جار لە قسەکان تا باس لەوە کرد کە دەنگدانی ئەمڕۆ پرسی خاکە ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ هەڵبژاردنە وەکو هەر لە سەرەتاشەوە ئاماژەم پێدا هەم پەرلەمانی کوردستان هەم هەڵبژاردننی عێراق ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا هەمیشە لەم کاتی پرۆسانەیە جۆرێک لە تەشەنوجات دروست بووە لە بینی لایەنگرانی حەزبەکانە ئەمڕۆ هیچێکە لەم تەشەنوجاتانە هەست پێ نەکراوە یاخود نەبیندراوە ڕووی نەداوە تاوەکو ئێستا ئەگەر مەبەستەوە بێت لە نزیک بنگەکانی دەنگدان یان لە ناو وێزگەکانە جۆرێک لە جۆرەکانەوەی کە پرسیارمان کردەوەی کە خۆمان جیمەنەکە دەبینێ هەندێک جار دەچینە ژوورەوە ڕووماڵ دەکەیت هاوڵاتیەکان دەبینین تاوەکو ئێستا شتێکی لەم بابەتە نیە بۆ زۆر جار ئەمە ڕاستیەکە نەک تەنها بۆ کوردستان بۆ عێراق بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ زۆربەی هەموو گیان لە کاتی هەڵبژاردنەکاندا جۆرێک لە جۆرەکان کێبڕکێکە لە کێبڕکەوە دەگوازرێتەوە بۆ ململانێ ینی ململانێ جۆرێک لە جۆرەکان یەکتر شکاندنە هەڵمەتی ڕاگەیاندنە لە دژی یەکتر بەکاری دەهێنن بۆی جۆش و خۆشێک بدەن بە لایەنگرانی خۆیان ئەوەی تێبینی دەکرێت لە بانگەشەی هەڵبژاردن لە ڕاستە لایەنەکان بەرامبەر بە یەک زۆر جار تەشەنوجات هەبوو بە بەتایبەت لە چوارچێوەی ڕاگەیاندن و سۆشیال میدیا و لە چوارچێوەی بانگەشەکانە بەڵام ئەوەی تێبینی دەکرێت و کاتەوە کە ئێمە هاتوونە لای ئەم بنکەوە چاودێری پرۆسی دەنگدان دەکەین تاوەکو ئێستا شتێکی لەو بابەتە ڕووی نەداوە. دنیاک سوپاس شاهۆ عەبدوڵڵا ڕۆژنامەوان لە کەرکووکەوە سوپاس بۆ زانێرەکانت. زۆر سوپاس بۆیەوەش. دەچینە خانەقین لەوێ سلێمان عوسمان ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ. کاک سلێمان سڵاوت دەبێ ئەم کاتت باش پێمان بڵێ ڕێژەی بەشداریکردنی کورد بە تایبەتی با بڵێن لە خانەقین چۆنە و پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت لەوێ سلمان ببوورە نەک سلێمان بەڵێ کاک سلمان کەرەمکە بڵاو بۆ ئێوەش دیارە ئەم بۆ وەکو هەموو ناوچەکانی تر هەڵبژاردننی گشتی لە شارۆچکەی خانەقین سەر بە پارێزگای دیالە بەڕێوە چوو دیارە لە شارۆچکەی خانەقین نزیکەی 6,000 دەنگدەر مافی دەنگدانی هەیە لە 44 بنکە کە دابش دەبێت بەسەر 158 وێزگەدا لە هەموو ناوچەکان بەگشتی خەڵکم ڕۆ بەشدارێکی باشی هەیە هاوڵاتیان گەرمگوڕیەکی زۆریان پێوە دیارە چونکە پێیان وایە لە دوای ڕفراندووەمەوە کاریگەریەکی زۆر هەبووە لەسەر ناوچە دابڕێنراوەکان بۆیە خەڵک گەرمگوڕیەکی زۆری پێوە دیارە من چەند هاوڵاتیەکیشم وەرگرت ئەم بەیانێ با بڵێن پێیان وایە کە ئەم هەڵبژاردنە بۆ خۆی ڕفراندۆمێکە دووبارە دەنگ دەدەن بەوەی کە بە کوردبوونی ئەم ناوچانە بەڵێ یعنی مەسەلە تەنیا حزبولان و کەسایەتی نییە مەسەلە تەنیا پرسێکە وەکو شاهۆ ئاماژەی پێدا کە هیچ پرسی خاک و نەتەوایەتیە بۆ خانەقینی ژەمە ڕاستە بێگومان
بەڵێ لە خانەقین لە جەلەولا لە سعدێ لە قەرەتەپا هەموو لەم ناوچانە خەڵک بەشداری دەنگدانیان کردووە و هەروەها پیان وایە کامە پەیوەندی بە پرسی نەتەوەەوە هەیە و لە دوای ڕفراندومەوە کاریگەریەکی خراپ لەسەر ئەم ناوچانە هەبوو ئەمە بۆ خۆی ڕفراندومێکی ترە چونکە بەتایبەت لە هەندێک ناوچەیدا ناوچەدەبڕانەکان بەتایبەت کەرکووک کە ئێمە ئەزانی چەند ساڵێکە نیان هێشتووە خەڵک دەنگ بدات هەڵبژاردننی پارێزگاکانی تیان نەکراوە وەروە لە هەندێک ناوچەیتر لە دوای ڕفراندۆم و کاریگەریکی خراپی لەسەر ناوچێدانەوە خەڵک ئەمڕۆ بە گەرموگوڕیەکەوە تەنانەت من چەند کەسێکم وەرگرت بە چۆن بڵێن بە حماسەتێکی زۆرەوە هاتوون دەنگیان داوە و داواش لە دەنگدەران دەکەن کە تاوەکو کاتی دەنگدان ماوە بێن ئەو مافیان نەفەوتێ و بێن دەنگ بدەن. هیچ کێشەیەک لە بنکەکانی دەنگدان لە خانەقین ڕووی نەداوە لە مەسەلەی بایۆمەتری کارتی نیشتیمانی یاخود ساختەکاری هیچ کێشەیەک ڕووی نەداوە لەو مەنتیقانەی کە تۆ باست کرد خانەقین جەلەولا؟ بەڵێ تاوەکو ئێستا ئێمە هیچمان نەبینیوە هیچ خروقاتێکمان نەبینیوە و پرۆسەکەش بە شێوەیەکی باش بەڕێوە ئەچێت تەنها هەندێ هاوڵاتیان کێشەوەیان هەبوو کە کارتی دەنگدانیان هێنا بەڵام هەویان لەگەڵ خۆیان هێنا باری کەسێتیا کارتی نیشتیمانیان لەگەڵ خۆیان هێنا یانیان گەڕاندەوە بۆ ئەوەی ئەوە بێن بۆی متابق بێت ئەو کێشەیە هەبوو بە گشتی بەڵام کێشەیەکی تریش هەبوو بەیانی نانهێشت زۆر ڕاگەیاندن کاری خۆی بکات بەڵام لە دوای کاژمێر وڵی هەندێکی پێویستی بە بڵێن پشتگیری کۆمسیۆن هەبوو و هەندێکی تریش هەر سەرەتا تۆزە جدیاتی پێوە دیار بوو لە دواترە کەراسانیان بۆ ڕاگەیاندن کرد و ڕۆشتینە ناو بنکەکانی دەنگدانەوە. کەمێک باسی ناوچەی سعدێ و قەرەتەپەش بکەم کە لە سعدێ 31,000 دەنگدەر لە 15 بنکە مافی دەنگدانیان هەیە لە مەندەلێ 17,500 کەس مافی دەنگدانیان هەیە لە 6 بنکە کە دابش دەوێت بەسەر 34 وێزگا عەفو لە قەرەتەپەش 32,600 کەس مافی دەنگداریان هەیە لە 19 بنکە لە جەبارەش لە 10,227 کەس مافی دەنگدانیان هەیە لە 794 وێزگا ئەمە زیاتر دابش بۆ بەوەی هەندێکەوەکارەوە بەگشتی ڕۆژ لەم ناوچانە باشە هەڵبژاردن بە شێوەیەکی باشە ڕاتە ڕێوە خەڵکیش بەشداری هەیە و هاوڵاتیانیش بە گەرمگوڕیوە داواکەن لەوەی کە ئەوانەی کە نەهاتون بۆ دەنگدان جارێکی تر دەنگ بەلایەنە کوردەکان بدەنەوە بەبێ جیاوازی چونکە بە تایبەتە و لایەنانەی کە لەسەر هێڵی نەتەوەین کە دوورن لە خیانەت کە خاک نافرۆشن بۆیە بەگشتی بەم شێوەیە بوو. دنیاک سوپاس سەلمان عوسمان ڕۆژنامەوان لە خانەقینەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانێرەکانت. سوپاس بۆیەوەش. بەڕێزان تەنیا سێ خولەکێکمان ماوە بۆ کۆتایی ئەم ڕووماڵە من دەبێت بە کۆی گشتی زانێرەکانتان بۆ ئەپدەیت کەمەوە وەک دەزانن کە ئەمڕۆ لە کاتژمێر 7 سەر لە بەیانیەوە دەرگای ناوەندەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کراوەتەوانێ بە گومان خەڵکی شنگالیش بەشدارێکی کاران هەیە لەم هەڵبژاردنە بە ئامانجەوەی کە نوێنەری خوان بنێرن ئەنجومەنی پارێزگای نینەوە لە کاتیکردنەوەی بنکەکانی دەنگدان و بەجۆشەوە بەرەو بنکەکانی دەنگدان ڕۆشتون بە گوێرەی و زانیاریانەی کە دەست ئێمە کەوتووە دەتوان لە شتاب یەک ناوەندی جیاواز دەنگ بدەن 123290 کەس لە دانیشتوانی شنگال تۆمارکراوە کە مافی دەنگدانیان هەیە هەروەکوی کە ئەبراهیم ئیزیدی ڕۆژنامەوانیش باسی کرد لەو ژمارەیە کۆچبەرانی ئیزیدی لە کامپەکانی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە لە 16 کانونی یەکەم دەنگدانی تایبەت بۆ هێزانمنیەکان و ئاوەرەکان لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو بە پێی زانیاریە نافەرمیەکان ڕێژەی بەشداریکردنی ئیزیدیەکان لە کامپەکانی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن کەم بووە نزیکە لە 123 بووە هەروە بە پێی ئەنجامە فەرمیەکان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕێژەی بەشداریکردن هەڵبژاردنە تایبەتەکەی پارێزگای مۆسڵ وەسا 75 بووە هەتا ئەم خولەکە هەڵبژاردنەکانی شنگال بە کەشوایەکی ئارامدا تێپەڕیوە خەڵک بەشدارن لە پرۆسەکە و بەرەو بنکەکانی دەنگدان دەچن هەروە ژمارەی زۆر لە خەڵک لە ئەنجومەنی گەلی شنگال کۆبوونەتەوە و گروپ بەرەو بنکەکانی دەنگدان ڕۆن بە پێی زانیاریانی کە دەست ئێمە گەشتۆ بە تایبەتی لە تولعزێر هەندێک ناوچەی تر سوپارڕێگە بە ڕاگەیاندنەکان نادا کە وێنە بگرن و ڕووماڵی هەڵبژاردنەکە بکەن هەروە خۆبەڕێوبەری و پادێ بە 4 کاندید لەسەر لیسیا و پەیمانی 134 یەکێتی گەلانی نینەوە بەشداریم هەڵبژاردنە کردووە
وەکو ڕۆژنامەوان شاو عەبدوڵاش لە کەرکووک باسی کرد کە بۆ کورد ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە، ڕێژێکی بەشداری زۆر لە کورد بەشداری لە پرۆسەکە دەکەن. بە هەمان شێوە سەلمان عوسمان ڕۆژنامەوان لە خانەقینی شۆ باسی لەوە کرد بۆ خانەقین و سعدیە و مندەلی ئەمانش بە هەمان شێوەیە کە ڕێژەی بەشداریکردن لەم ناوچانەدا زۆرە. هەوڵەدەین لە کاتژمێرەکانی داهاتوودا بینەوەلاتان ڕووماڵی ڕادیۆی دەنگیگەل بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەردەوام دەبێ. دوای منیش لە کاتژمێرەکانی داهاتوودا هاوکارانم لە بەشی کرمانجی بێگومان دوازانیاریتان بۆ گوێزنەوە. بمێنن بەخێر، کاتێکی خۆشتان هەبێت. برنامه یا تایبت میوان برنامه ما یک فرماندار حتی که بس حقیق آمانده بریز آمان جفتر فرماندار بریرگاه ناوندی یا پاراستنا گل حقی آرمانچ بو میوان برنامه یا تایبت یا رادیو یا دنگی گل شخص ریبر آب کده آقای گل کود گل آزادی خود ایتیخانه حقی آرمانچ ده برنامه ده تجدال سر ریبر آپو بینگا واج ریبر آپو را آزادی ایریشن لدیجی هرمین پاراستنا مدیا شر لباکور کردستان او اپراسیون گریلای آزادی ین لدیجی دولت ترکا داگر کرنر خان لخبانیت چه بود؟ فکر ما آخده ما گریلای آفری برنامه یا تایبت روژا دوشمه به ساعت آمده ساعت دویستان ده رادیو یا دنگی گلده اندای که نظم دا کتی با تعلق یعنی میکاره خواجه ده خواجه در خیجی بوی خواهد روی مسئله که بود برنامه روژه و مخمور افدام محمود امین و خوشبن دوی برنامه خدا امی قال برخودان ترکیه گریلای آزادی کردستان بکن وقت زنی افدام دریجه لیچین کردستان شرک دجوار یا مان و نمان تمشاندن به سالان دولت ترکیه ها وجب دارکردن خاک باشوی کردستانی به هر جوری شکل قدغتگیری و کیمیایی و به هفکار خواب پدکر ایرش هرم پاراستان مدیادی که لهمبر وان ایرشان گریلاین هپ گویا جاستر به فدایان شرد که و به چالاکیان شورشگری هر روز دربه انگران دایکران دخه امی وی مشاره به میوان خوره به برفرهینی خوش بکن میوان ما ماموسته بریمون کای و اندام شهرداری آوارگی هازمکار لگلمنه هم خیراتن سپاس ام پرسخواه دستپیک جو ماموسته بریوان بکن ماموسته مد دستپیک ده جانی زمان افدام دریج شرک دجوار لهرمی پاراستان مدیاتی مشاندن آرمان جو پلان دایکر دولت تیگل سر باشه کردستانی چیه؟ بله وقت زانین ج امبیجن نیسان 2021 حیانها ایرشه که توپیکین جالی دولت ترک و لسر هرمین پاراستان مدیا و تایبل سر باشور کردستان مروفت کاره بیجه هاتیه دست بکرن بگو من اف ایرشانه پیلانسازی و امبیجن یان جاره یکی نینه که هاتی دست بکرن یعنی وکی گل کرد وکی امبیجن شروان آزادی جوان قومپلوانه امبیجن جوان ایرشن که باوی اپراسیون هر جاری بنا وکی جدای دولت ترک داده دست بکن جه نه غریبن هر جاری ایرشی که چه بوی اپراسیون که در کتین بگومان ویکم بیجن دولت ترش کستن آخوا جیان کرد یا دیسا پاش دوگریه لی هر جاری بخیالی که و بکاره خوا بگهینه باشور کردستانی خیالی خواهی میساکی ملی نتنه ام بیجن لسر کردستانی حیا مثلا وی وکیری جید وقت بیجه یا شف دولت ترک اردوغان وی وکیری پیش چه و همی جهانت بیجه دخوازه سنری خواه بگهینه موسل کرد و خیالی خواهی یک ام بیجن میساکی ملی دانا پیشیاخا و یک بیشی کو چخواست ایرش پراتیکی داده بیگانی لسر هرم پاراستان مدیا بگومان لپش پرده داجه اوقاس پیلانگرین قره جیهانه و دوی داری داجی یک جا آرمان جا سرکه بگومان راست یک سر راست گریلین آزادی و که پارزوان خاک کردستانی کتن زانین یعنی پیوستی ام بیجن ویدیو وینا که شخوا گریلا خواه اثبات کریه دوی چرچوه ده لی داخوا زاوی بربچاف باشور کردستانیه
و برانبری ویناجی مثلا مخابن حلوستا پیدا که جهه کی دل ایشینه مثلا بینن کو بیکد فرق سیاست هایی دبه باوی که راست نجبو کو برجواندین خواهین مالباتی بده پیشوی ام بیشن خاندانتیا کو آوا کریش بوش دست نده باشور کردستانی هر روش ام بیشن هریم دفروش دولت ترک و یکو هری زیده جی ضررش وی دبینه گل کرده برانبری ویناجی بگومان برخوادانا گریلا یکو ده هرمی ده مشاندن ایدی اثبات بویه کو یعنی پیوسی پسندایی ناکش برکو آلیه امبیجن پراتیکی دا آلیه فدایی بونا گریلا دا آلیه لهنگی هایی دا ایدی گهشت آسته که کو بشراز بیاد دولت تا ترک برانبری ایرادا گریلا نکاره شر بکه و دوی شر خادجی بنکتیه ام تکاریم بیشن اگر باشور کردستان حتی نهاجی کاریه هنگی سنر خواهی هایی پاراست به ناوی ما به بساک تکوشینا گریلا دمایه جبر وی مروف تنوید کاره سرزیده بکه دوی یعنی هفکاری کنها پیدا کرده که دوی گل جوینا را چوی خواه نگره و برانبری وی برخوادانا گریلا یا کده مشاندن نه لکو آرمانج دولت ترک نه لسر باشور کردستانی نه لحرمین مدیا و نه جی ام بیشن خیال وانی عثمانجیتی دیسا وگره و لسر خاک کردستان دیسا وی خیال خواه بدن پیکانین یعنی وی داری تا تنه مروفت کاره و سال سرزیده بکن ام تکارن چه اوه که خورتر یکتیه که خورتر وکه گل لگر گریلا بدن چکرن کو ام بکارن وی ایرشن کو نهاجی بردام دیکن لسر هرمین پاراستان مدیا لسر باشور کردستانی و سیاست قریش یا پش پرده یا کته کرن امی چه بکارن والا درخینن بیگمان دم مروف تماشا که گشتی خاک کردستانی هریمه که کو ام بیجن وکه تام دل روشلاتا ناوین ده و بیگمان یک جهری من که همو دهیزن دستلادر یم بیجن این هگامون جاوی وال سر خاک کردستانیه یعنی اوانه ویجاوی که یم بیجن چه دولت تر پارچه که جناتویه بوی پیلانا گریه به ناتو بدست ناتوی تی چکرن لبدست دولت ترک به آوی که پراتیکل سر خاک کردستانی ده پیکانی یعنی دما که یم بیجن راسته یک آرمانجا دولت ترک از املاکرنا گلی کرد قرکرنی فیزیکی لسر گلی کرد ده پیکانی لی ام ویج وکری دزانم کو اوانه همو باوی که پیلانگیری به هزین ام بیجن نافنتوی و لسر خاک کردستان تی پیگانین اف هم عالیه چاندیه هم عالیه فیزیکیه هم جی دولمندی خاک کردستانی نه یا دیترجی دیرو که ترکیه ها نهاج دم مروف تماشا بکن تجارا یکتیا گلی کرد یا ام بیجن وکی نتو بیان کرد خاری خستن کردن کردن نخواستیه و اینهاش بو خواه هر تما که مترسیه گدیدیه یعنی جبو دستلاداری آخوا جبر وی اگر نها ام بیجم کریم که خواسرتی یک چه ببه یانجی ام بیجم فدرالی کردستان جه که چه ببه اونا مترسیه که سرکه اش بود دولت ترک یعنی مروفت کاره گلک خالین دیجی لسر زیده بکه بگمان یعنی مروفت کاره وانا وکین بر بچاف بدنیشانده بله گلک سپاس کن حوالا لازم روز دست بکو و کری حتی نها پدیگل گل دولت تر جهدی گره گل رول پدیگل دوید کری ده چیه پدیگل چما پیونه کلی گل دو کرون جهدی گره ابج سری دست سپاسی هوات کن جبو برنامه هوا اول جنرین خوا آنی زمان ما مستبریون پدیگل اساس اگر تو بگری دست نش ایرو و مو بگری دست مثلا اول دیرو که یعنی سال نوته حتی نهو پدیگل گل دولت ترک جه خواهد گره یعنی اول راستیه که سال نوته دم یکم پارلمان و وبری یعنی پارلمان هرم کردستانه یکم جوین ده بریار گرتن شهر پککی بکن و دم یکیتی و پارتی هفره یعنی قدپه هفره بریار گرتن هر دو هفره نوتو دوی ده ایریشی گریلا کرن یعنی شوی دمه حتی نهو قدپه هفکاریا دولت رو ترکات که اوش طرف گلی کرد و تیزانین پیشمرگه و خواه گلک جی اجوینا را نحوزرن یعنی اول راستیه که بیملی ده راستی جی گلک ضرر مازن جدان یعنی
گل جا گریلا این کردستان شهید خستن جهنوی خلیفان هیچ جنازه و حوالو ندانه مالباته وام یعنی اوه دیروکه که یعنی گل کرد ایرو بن ریبرتیا ریبر آپوده ها استاکی مازن اوه نایش بیر کرن یعنی ایرو زاروگ وی گلی هر چهار پارچه کردستان خواهی درد که همی کس دوید زانه یعنی باشور 2014 که تانگوسیه ده حتی حولیر اوه زاروگا و گریلا او گل پاراست حولیر پاراست کرکوک پاراست مخمور پاراست یعنی شنگال پاراست هر جه پاراستن ایرو چاوه چید بیانی مثلا پسو بین پیشه و دانین آنجی فرصت بدوین مثلا هفکاری بکن میت سربست بکاره بگری بیلیار جیوا بگیرن مانا شهید بخن مثلا ماسکه هاتن بچن شوا انسان را جبور هم بری کیمیاسال هم بری جحر دولت و ترک خواه بپوریزن او ماسکه هاتن دست سر کردن نه الان فرصت ندا بچن شواره یعنی ماسکه انسان خواهش باید کیمیاسالت پوریزن یعنی او نورمال نینن مثلا اوت کوین دیروکا گل کرده اوه کرد تنه نابن یعنی 100 ساله او مسئله دریش کن یعنی هم گرک واتش دا سا نورمال لی ننیرن نور روله و یعنی دولت ها ترک رولک دایا و پس همین کنی شوره ود کن مثلا دولت ها ترک آرتش شوه مثلا اف تکنیک و نهو دیز دنه 4 روزال رضابه دنه که ایداره بچه اگر کرد وی عراضی نیشه نکن جه گیریلا نیشه نکن یعنی او چه وزانه مثلا عسکری که ترکاش درک وی قونیا وی انقره به زابه کره جحرون آنجی سری چیای متینو بگری راحت بکره لویده بچی گیریلا شهید بخه یعنی اوه تیزانین بس گله کرد گله باشور جه ویا قبیل نکه یعنی اگر مثلا ایرو قاندیل زاب متینو بکوه باشور جد کوه یعنی ذاتم باشور همه ملاده تالان کرینه همه چاندیده همه آبوریده همه او در یعنی هیدی خوازن گل بی اراده بکن یعنی یک چالاکوانک دنگ خواه بکه هنتش یعنی قبول نکه یعنی دیرکتی گرتن دیرکتی جزا کرن اوه تیزانین یعنی گل کرد به دیرو که باش زانه یعنی پیوستمو وی ایزاحت و وی بکی گلش وی بزانه یعنی نای قبول کردن هیدی سپاس دیکن بله ما مستویک تزانی پیدا کنه تنی ریده دایی کری بخواه جردوان دولت تریک پیشی اپراسیون دیگه و بر بیسنگرین گریلان ودچه و گریده چند جران ایرجی بری سر گریلان مینا که هر زلاجی گویر خلیفه ونه که حتی نها جنازین و شهین خلیفه ندانه مالباتان علی پیدا که چه بوان کریان پیکتینه تو پیدا که چیه بله نها دم مروف تماشا بکه و دولت ترک به پیلانگری نزدیکی گلی کرد با یعنی تنی ناف کرد با جبو دولت ترک بسه دم مروف تماشید که مخابن ده امبیجن وان ایرشان ده یعنی بیگو پدکه امبیجن وکی گلی کرد به هزرایان پیش رجا گلی کرد به هزره با وکی تنی برجواندواری خود ده پیش و همی تشتی امبیجن کرد و کردستان دوالیه که لگور وی تفدگره اجبر هم زانیم مثلا پیوشین که در بازبویی ده چند جرا امبیجن بانگوازین هاتی نکرن همش عالی همو عالیین خیرخوازین کرد و جالین امبیجن ریخستن کردان بخواه و بانگا نتوی دم دهات کرن رول و میسیون دست پیکش بو پدکه دهات داین یعنی ام خواه شهدی و مرکریه یعنی ریبرا پو بخواه دگود تانی ده امبیجن کوگران نتوی و کرد جه بگرن بلا رول و میسیون هری پیش جبو پدکه با لی برانبری وانا همیا جی ترسا چه بو ترسا کل کردستانه اگر امبیجن یکتیه که چه بگه وکم مالا بارزان باندورا وان نامینه وک بری دم که اف برجواندی کت پیش یا امبیجن
نرخ نتوی بیگو ما جبو وانا ایدی کردیتی زیده نگرنگه جبر وی رقم اوقاز بانگازی هاتن کرن همه آلیان ده ام بیجن دوستین کردان لگل ریخستین کردان بخوا پده که باوی که نرینی برسف ده وان بانگوازیه ایدام معرف تماشا بکه یک در ام بیجن پیلان و شرطی یم پده که ده یان تایبت بخوازم بیجن مالا بارزان ده پیلان و شرطی یم که هاتین کرن هنه اف لسر چیه لسر خاکو کردستان پیلان بازرگانی این قریش هاتن نگرن ام نهاد کارم فکری بیجنش برکو ایدیت پولتقا وان دا سیاست ها کدومشین برچاف دردکوه نیوی خاکو کردستانی همه بیشه فروتن دولت ها ترک اف دبن ناو بازرگانی ده یعنی همه بیشه ایرادا خواهی هاییش همو تسلیم کرنه چند مال و ملک خواهی هایی ده بانک ترکیه ده داینه چه کرن ده ما تشتکی نتوی چید به یک سر دولت ترک چید که تهدید کو پده که وکی بیجی هفت سال خواهد خستی دست دولت ترک ده یعنی اگر بینگا وکی کردیتی بافیشه یک سر دولت ترک پیلوی اویدیه دکه و افجی دبچه چه ترسک جبو پیدا که یعنی مروفت کاری بشه هم عالیه ایراده خواه تسلیمی دولت ها ترک کرنه یعنی بسری خواه تفگرک سیاسی مشاندن یعنی جی بوینا خواه دی ایراده ده حریمی ده چه نبویا یادی ام بینن ها باشور کردستان قریزن آبوریم بر چاو جیاند که صدمی وان قریزانا چیه جبر همو اف پولتقاین و شرطیین آبوریین که پده که لگل دولت ها ترک داینه مشاند اداخاز دولت ها ترک یک سر چیه جپده که یک حریم پارستنا مدیایه یک شنگاله و یک جی ام بیجی مخموره جخال دوی داره دا پولتقا لسر شنگالتی مشاندنیا پده که پیش جاوه ام بیجن تو روش وسا در باس نبگو به هفکاریا پده که سیخور انوانا ام بیجن شنگاله ایرش بک نه دیسال سر مخموری ام دادنج 2019 حیانه ها دور پیچه که وکری هیا و وینا پیش چه همو بیجن رایا گشتی داده کرن و اجدر و ویناجی داما مروف تماشا بکه بخواه خواه که ام بیجن جردوان دولت ترک دکه پیشیا ام بیجن لشکر ترک دچل سر تونلین گریلا یعنی اوانه همو مینا کنچنه مینا کن گوه که پده که ریخستن بوینه که کرد یعنی کردیتی تیده هی نمایه یعنی چه چید با پده که لشکر دولت ترک بخوا ناف هیزن خواده جلن پیشمرگالی بکه و ببد سر حریم پارستنا مدیایه یعنی چه چید با ام بیجن با عربین خواهین ام بیجن وکه دوزر ببل ریچه که جبو دولت ترک گهین سر متینا یعنی ریا زاب جبو دولت ترک بده وگرن از بیشم افج شهر کردن به سلاح خرابتر. توی لشکر دولت ترک بینی بخناف پیش هزین پیش مرگه دا بچی به دست خواه زاروکن کرده بدی شهید خواستن. بگمان اوانه همو یعنی دکاوه دیروکا گلی کرده و اکمام آزم جی بحث کردی یادی ترجی یعنی هری داویه ام خواه یعنی ما دنوچه آنده ام بیجن را گشتی دا جهاد بلاف کردن یعنی ری وکریه دولت ترک لشکرین دولت ترک لگوندین هری ما ام بیجن متینا ده لگاره ده راست ببد دقیقه ناف گندیان ده گندیان تهدید دیکش بکنه این حریمه یعنی افچه یک ده حریمه ده کوچبریه بده پیکانین یا دیتر جی گندین کو آریکاریا گریلا دیکن یا جهری کم ده حریمه ده یعنی حوال بندی کن های بلگل گریلا یعنی جبر ترساوان جوینایا دخوازن کوچبریه کو ساجل سرخاک کردستان بدن پیکانین یعنی کردان به دست پده که سرخاک کردستان دیدن کوچبر کردن بگمان اوانه همو پولتقاین کو پده که خواهد تسلیمی ایراده دولت ترکیه ده همو آلیان دجی کتیه دبن خدمت آویده گلکس بود بله اول لازم که مکی خال دستان لهنگی این گریلین رو برا پو بکن براستی جفت چه هیزو باری که افغازوان سر لنگان دهله و نه هله دجمن یک گاویجی پیشواره یعنی وک حرکت پککه روجو درکتی حتی روجو ما ایرو یعنی حرکت اک فدویه اول راستی اکی خواه یعنی چه شورش چه اوین دنیای ده چی بری یعنی وک پککه وک گریلا این پککه راستی زوری زحمتی را در باس نبینه اول راستی اکی خواه یعنی دست بکه
حتی روژما ایرو یعنی مش برخوادان زندانو بگیره یعنی جای کردستان ده جه کرنا گیریلو بگیره یعنی اف حرکت یک فداییه اف راستیه که یعنی تی کسی باور ند کرد یعنی 40 سالا 45 سالا انسان یه بکل سری چیا جیان بکه اول راستیه که یعنی هر داویه یعنی افشار ایرود به لهمبری تکنیک و پیشکتی و دنیاه یعنی گیریلا ایرو چه شرط و ظروفی ده جیاند کن ایریشی چید بن اوه همی یعنی دبن تاریخ تداری دنیای تشتی و سنینن مثلا گیریلا تونیلی ده به دشمنی بی بدر تونیلی 3 حیف 4 حیف نراو یعنی او انسان مثلا الورده چوا جیاند که چوا پیوستی خواهی جیانه پیداد که همی چکین قدخه کری سر و تونیلات کارانین او گلک همی را گشتی را به ایزح کرن او کتاب رامان چه تشتی را بینا که مثلا هری داوی برای آبه ده یعنی تونیل گیریلا مثلا انسان خانی که ده به یک شبه دلوب اگلوه ماله به او مال ناراضی حتی سحاره بیجه دلوب مالا مهاد دلوب یعنی باراند باره دلوب خونی ده تخوره او مال با نانو به حتی سحاره گله ما همی وی راستی بزانن مثلا او زاروگ او گیریلا زاروگی وی یلی نه یعنی همیش نیو ما چون اخویش که منن برای منن پسمام منن ام گلک راستی و وی دبین یعنی ام وی روزانه ام وی را جیان بکن یعنی ام بزنی او انسان ور چای جیان کن ام ارکی که سر ملی ما و گل